بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هەماینی گودازگەر ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیز و توێژەکەین سەبارەت بە ئیتفاقات و ڕووداوەکانی شاری مەریوان. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هەماینی گودازگەرەکە دەنجی منەبیسی خۆشهاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەکەم، ئێوەش ماندوو نەبن، هەروەها ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش. هەماینی گودازگەر هەر وەکو ئاگاداری لە لابەلای قیامی سەراسەری خەڵکی ئێران و شاری مەریوان لە چەند ڕۆژی ڕابردووە شوێنی ئەخبار و گزارشاتێکی گەرم و پرسۆر بووە. چ شتێ باعیسێ بێ کە ئەم مەسەلەی شاری مەریوانە بە جۆرێک تۆزێک جیاواز دەکات لە باقی شوێنەکانی ئێران؟ من وەک کەسێک کە خۆم لە مەریوانەوە دێم، پێم باشە تۆزە سابقەی مەریوان و ئەمانە باسکەم، بەڵام بەداخەوە لەم بەرنامە کورتەی ئەوە ناگونجێ. کاش وەختێ ببوایێت یا فرسەتێ دەرفەتێ ببوایە کە ئەم کارمانە بتوانانی بکەیت. بەڵام ئەوەی کە هەڵەگەڕێتەوە سەر ئەم قیامەی حاضر بە تەوری واقع فەرق و جیاوازیەکی زۆر عجایب لە بین زۆرێ لە شارەکانە نییە، بەتایبەت بە قەڵی ئەوە شارگەری چکۆلە وەک مەریوان ئێمە ئەبیسین کە لە شارگەری تر لە سەراسەری ئێرانە حەماسی وا ئەخولقێت کە میان تعجب ئەمێنێ و زیاتر ئینتزاری لە ئەسفەهان و شیراز و تەورێز و تاران و نازانم شارگەری گەورەتر هەیە کە ئەم شتیانی تیا بخولقی. بەڵام لە جوابی سوالەکەی ئەوە بە مشەخصەن لە ئەم مدەتەی ڕابردووە چەند اتفاق ڕوویدا لە مەریوان کە بوو بە باعیس ئەوە کە بێ مرکزی خەبەر و بێ بە مرکزەیە کە تەوەجوی پێ بکەن میدیا تەواوی مردم لە ئێرانە، حتا خەڵک لە تەواوی منتەقە و لە دنیایشە. یەکێک لەوانە ئەوە بوو کە جارێتر کچێکی بێگوناح بەدەستی باتۆمێشەنیانی جمهوری ئیسلامی بە باتۆم و بە زەرب و زەن کوژرا و ئەویش نەسرینی قادری بوو. ئەمە بۆ خۆی تۆزێ یاداوەری هەربازە مەحسا بوو، ژینای ئەمینی بوو کە ئەوە بێبەزەیانە لایەن سەرکوبگەرانی جمهوری ئیسلامیەوە ئەوە بێبەزەیانە کوژرا. هەروەها شتگەرێتری کە شەباهەتی بەمە بوو ئەویش ئەوە بوو کە جمهوری ئیسلامی لە دانی جەنازەکەی خودداری کرد، ئەمجارە هەروەها کە هەمومان بیستمان وە دیتمان تەنیا بە حزوری خانەوادەکەی لە گۆڕستانی مەریوانە ئەسپەردەی کرد. بەڵام ئەوەی کەم بازم هەر شەباهەتی بوو بە ئەو سیاسەتە چەپەڵای جمهوری ئیسلامی فشارهێنان بۆ سەر خانەوادەکەی بوو و جۆرێ ئێعترافی درۆ وەرگرتن لێیە کە ئەوە ئەم کچە بەڵێ وایە نەخۆش بۆ فڵان و چی و ئەم جۆرەشتانە و هەزار شایعەتری پیس کە جمهوری ئیسلامی زیاتر لایەقی خۆیەتی واقعات. ئەمە شەر بازم بووە باعیسەوە کە لە شاری مەریوانە ڕق و تووڕەیەک و بەرامبەرچیەک بەرامبەر بە جمهوری ئیسلامی بێتە بەرەوە و جمهوری ئیسلامی پێی وا بوو کە ئەتوانێت ئەگەر نێڵێت وەکو مەحسا لە ڕۆژی خاگوزاریەکەی و ئەسپەردەکردنەکەیە کۆمەڵانی خەڵکی مەریوان و باقی شارەکانی کوردستان بخۆشن، پێی وا بوو ئیتر بەڕەحەت نەجاتی ئەبێتەوە و ئەم جارە لە ئەم وەزعی دەربازە بێت. بەڵام هەروەها کە دیمان بە وشیاریەکی زۆر فراوانەوە دیتمان کە چەند ڕۆژی ڕابردووە چەند ڕۆژ دوای مەرگی ژینا مەرگی نەسرین ئێمە دیتمان کە مەریوان خۆشا و جوانان کەوتنە بەرامبەرکێ تول و تیژ بەرامبەر بە سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی کەوایە ئەوان تاکتیکێتریان گرتە بەر ئەگەر جمهوری ئیسلامی بە زۆری ئیتلاعات و بە زۆری هەڕەشەکردن لە خانەوادە و کەسوکاری توانی لە نیوەشەوە جەسەدی نەسرین ئەسپەردە بکە. بەڵام لە ڕۆژانی دوایە ئێمە دیمان کە لە لوتی جمهوری ئیسلامیان هێنایەوە و ئەومانە دیوە دیتمان واکردبن. پێشکەلەوە ئێمە دیتمان بازم کە لە مەراسمی دوای ئەسپەردەکردنی نەسرینە ڕۆژێکی ترکە تەشەکرگەر مەدەنی کۆبوونەتریان دابنا، دیتمان کە برای نەسرین هات بە تەواوی ئەو فڕوفیشاڵی وا بە زۆر تەحمیڵیان کردبوو بە باوکی هەمووی ئەوانەی خستە درەوە. وتی ئێوە خۆتان ئەزانن کە ئەمە لە چه شرایەتێکا بە ئێمە تەحمیڵ بۆ ئەمانە و جۆرهایە داوای لێبوردنی کرد حتا لە خەڵکی شوەمان. ئەمانە هەموو ئەوە نیشانەدا کە خەڵک و ورەیەکیان بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەیە لە ئەو خودی مەریوانە اتفاقاً بووە باعیس هێزێکی زۆرتر. بێژگە لە مەسەلەی نەسرین ڕۆژی ئەمڕۆ ڕۆژی چلومی گیان لەدەستانی جوانێکی زۆر چالاک و جەسوور و ڕەشیدە بەنێو موختار ئەحمەدی کە چل ڕۆژ لەمەبەر بەدەست بەکری جیراوانی جمهوری ئیسلامی
لە کوورەی موسەوی شەهید کرا و گیانی لەدەستا و ئەمڕۆ لە ئەم مەراسمەی ڕێزگرتن لە ئەوە بەڕاستی نمونەیەک لە ڕادیکاڵیزم و لە خۆڕاگری لە شاری مەریوان ئێمە بە چاوی خۆمان دیمان پەیامی خانەوادەکەی کە لەلایەن ڕەفیقان و هاوڕزمانیەوە هینی مختار خوێنرایەوە بەڕاستی شتێکی دڵخۆش کنەندە بوو بەڕاستی نیشانەی هەمبەستگی و هاوپشتی خەڵک بوو لە مەریوان لەگەڵ سەراسەری کوردستان و هەروەها لەگەڵ سەراسەری ئێران ئەمانە لە ئەم چەند ڕۆژی ڕابردووە چاشنی ئەوە بوون کە لە مەریوانە حەماسە بخڵقێ جارێکی تر خەڵکی تێکۆشەر بێنە مەیان و ئابە و جۆرە پەیامی ئینقلاب لەو شارە پچکۆلە جارێتر بە سەرتەوە ئێرانە بڵاو بکەنەوە بڵێن هیچ ئینقلاب و ڕاپەڕین ماوە بەڵکە ئێمە لەکوێ وەستاوی لە یەکگرتن وێساوین لەگەڵ باقی شارەکان لە یەکگرتن وێساوین لەگەڵ باقی ئێران و لە پشتیوانی وێساوین بۆ تەواوی شارەکان و تەواوی ڕاپەڕینێکە ئیسە وجودی هەیە ئەمە ئەو دەستکەوتە گەورەیە کە ئێمە لە ئەم ڕاپەڕینا بە دەستمان هاوردەکە عیبارەتە لە پشتیوانی و هاوپشتی ئەم ڕاپەڕینە لە گۆشەوگۆشی ئێران و لە مەریوان لە ئەم یەک دووسێ ڕۆژە بەڕاستی درەخشایەوە زۆر سپاس بۆ تۆزاکانەوەمانی و گودازگەرەکە بڕبگەڕێنەوە بۆ دواتریش چاو لێ بکەین لە ئێتراز و مبارزە و یەکگرتووی و بەرخوردی ڕادیکاڵی خەڵکی مەریوان نمونە و تەجارب زۆرە یەکێ لەوانە مەسەلەن دژ بەوەی کە جمهوری ئیسلامی دووچەرخەسواری بۆ ژنان مەمنوع کرد عەلەی ئێدام مەسەلەی موحیتی زیست و ژینگە هەمووی ئەمانە تەجاربایەکی باش بوون کە لەم شارە چکۆلەوە ڕووی داوە و بووەتە نمونە بەڕای ئێوە بۆچی ئەم شارە چکۆلە بووەتە یاد پێت وابێ دەوێتە شوێنی تەحولاتی گەورە لە داهاتووە ئایا ئەمە ئیتفاقیە تۆی گێڕیت و بۆچی ئەم دەستکەوتە باشانە ئەم سنەتە ڕادیکاڵ و ئینسانیانە لەم شارە چکۆلا ڕووەدا من پێم وایە بازە فاکتۆر هەیە عمومی لە کوردستانە ئەویش کە مبارزە عەلەیهی جمهوری ئیسلامی لە کوردستانە هیچ ڕانەوەستە مەریوانی شەگەڵ ئەوانە لە جگەلەوە کوردستان جامعەیە بووە کە حزبی تیا بووە ئەحزابی سیاسی تیا بووە و مردمەکەی بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەمە ئەحزاب سیاسیانە هەر بوون نسڵەکانی پێش و حتا نسڵەکانی دواتر و ئێستاش هەر ئاوەها ئێستا حتا لەباری سیاسی و منزورمەوەیە نوعێک پوختگی و نوعی کارامەیی لە نێو جامعەی کوردستانە بەم معنە ئەلەلعەق عموم بووە بەڵام لە مەورد مەریوانە و جوابدانەوە بە پرسیارەکە ئێوە لە مەریوانە بەعزە سونەتهایەکی زۆر زووتر بووە کە من ئەتوانم مەسەڵەن ئەوەی پێ بڵێم وەکو کەسێکە خۆم لەوێەوە هاتوون ئەویش ئەوەیە کە نوعی ڕادیکالیزم و چەپ لە مەریوان هەمیشە قوی بووە ئەمە هەڵەگەڕێتەوە بۆ دەورەکانی بەر لە قیامی 57 بۆ دەورەی زمانی شا ئەو وەختە کە ساواک بە ئیسلاح بڕۆبڕۆی بوو و خۆی حاکمی وڵات بوو لە ئەو وەختیشا هەر لە مەریوانە نوعی چەپڕەوی لە نێو دانشاموز لە نێو مەعالمان لە نێو نەسلی جوان لە نێو کارگەران لە نێو ئەمانە ئەوە باو بوو ئەوە ڕەوتی مبارزە بوو ئەوە ڕەهەنگی مبارزە بوو لە ئەو وەختا دواتریش کە قیام و ئینقلاب کرا بازم هەر لە مەریوانە ئەم مبارزە و ئەم بە ئیسلاح مقاومەتە لە نێو مردما هەر وجودی بوو یعنی بوو بە سنت کە دوایی هەروەکو من باسم کرد لە ئەحزاب و لە نوعی حزبیەتی هێنکردنا بە ئیسلاح چوونە ناو حزبەکانی چابازم هەر ئیدامێ بوو ئەمە خۆی سنەتێکی پایەیی بوو کە دەم بەدەم لە نێو خودی نەسڵگەر دواترا گەڕایەوە شخصیەتەکانیان ناسی ئەنزانی ئەو کەسانی وا ڕاهبەر بوون چێبوون ئەنزانی یەکەی ئەو ڕاهبەرانەکە لە زەمان قیامەت چه نەخشێکیان بووە لە ڕوخانی ڕژیمی پاشایەتیەوە بەرامبەرکێ لەگەڵ جمهوری ئیسلامیە مەخاومەتێکە لە ئەو وەختا بۆ وەسیلەی ئەم ڕاهبەرانە شکڵی گر دروسە پاشەکشەی پێکراوە بۆ ماوەیە سەردۆ بوو ئەمانە بەڵام هێشتا هەر لە نێو جامعە بەنەوەی سنەتەکانی ماوە و نسڵەکانی تر بەدەستیانەوە گرت ئەوە بوو بەباعث ئەوە کە دواتریش حتا زمانێکە اختناقی جمهوری ئیسلامی حاکم بوو لە مەریوانە ئەنوا و ئەقسامی تەشەکولی مەدەنی بە وجود هات تەشەکولی ژنان بە وجود هات تەشەکولی ژینگە پارێزی بە وجود هات دفاع لە کاریگەران بە وجود هات ئەوەکو ئێوە باستان کرد لەسەر فڵان فتوای مەڵاکە ژن نابێت دوو چەرخە سواری بکات ئەو مبارزە بە وجود هات ژنانی سوورپۆشی مەریوان بە وجود هات و زۆر شتی تر کە دیتمان ئێمە پێش ئەم قیامە ئەو خانمە کە خۆی خستە خوارەوە دانێ بەکرێگیرا و گەرێکی بۆ تعڕزی پێ بکە دیتمان چه قیامی حاضر دیتمان چه مبارزەیەکی تودەی دەستی پێکرد ئەلەی سەلەفیەکان کە شمشێر
گێڕانیان کرد لە داسێرانە ئێمە دیتمان چ مبارزێکی توودەی دەستی پێکرد و واداریان بەپاشە کرد. هەموو ئەمانە دەستی وەختی بیتە دەست یەکەوە یەک مەسەلەتریشی ئەتوانین پێ ئیزافە بکەین. ئەویشەوە کە لە ناو نەسڵی دووسەی دوای ئێمە جەمعێکی زۆر لە جوانان هەروەک باقی جامعەی ئێران و کوردستان ڕویان کرد بە ئیسلاح جۆرهای ڕۆشنبیرن ڕۆشنفکرن. دانشگاکانی باقی شارەکانی تری ئێران پڕیە لە دانیژوو لە کوردستانەوە و لە مەریوانیشەوە لە تارانەوە باقی شارەکانی تر جەمعێکی زۆر لە دانیژوو خوێندکار و جوودی هەیە کە ئەمانە بەرحاڵ هەڵپێکاون لە ئەوزاعی سیاسی و وەزعێتێکە ئیسا لە ئێرانە هەست. هەموو ئەمانە بۆ سەبایسەوەکە شارێک چکۆڵە وەکو مەریوان ئەگەر بەکرێگیراوێت تەقەیەک لە کۆڵبەرێ بکات ئەبینن کە شتێک ئەخۆڵقی کەسێک دەست بەرزەوکا لە ژرێ ئەبینن چ شتێک ئەخۆڵقی و بەتایبەت ئێستا کە قیام و ڕاپەڕین بووە بە مەسلەیەکی عمومی لە سەراسەری ئێران ئەو ئەنرژی و تەوانە لە مەریوانە خۆی نیشان ئەداسیاتر لەوێ جەمعێک لە جوانانی باتەجربە جەمعی لە بنیامگەرێک قەدیمیتری باتەجربە هەموو ئەمانە هەن کە تەجربە یەک دوو لادیان هەیە. هەر بۆیە لەوێ شاید ئەمە ئەوێتە باعیسەوە کە زووتر عەکسول عەمەڵ نیشان بدرێت و نەتەنیا زووتر عەکسول عەمەڵ نیشان بدرێت بەڵکە زۆر ڕادیکاڵ و چەپ و ئینسانی ئەوە کە باسم کرد لە ئەو سوالەکەی ترا ئەویش ئەوەیە خوێندنەوەی ئەو پەیامەی خانەوادەی مختاری ئەحمەدی واقعاً دڵخۆشکەر بوو کە باسی هەڵپشتی ئەکرد لەگەڵ سەراسەری ئێران وەوت ئێوە تەنیانین و ئێمەش تەنیانی. ئەمانە زوو تایبەتمەندیگەرێکی زۆر خلاصەی مەریوانە بەڵام ئەگەر بە تاریخی 40-50 ساڵی ڕابردووە بڕۆینەوە دیارە لە ئەو بەرنامە ئێوە ناکردێ باسی بکەین وەک کەسێکە خۆم شەریک بووم لە ئەو تاریخا لە وردکاریەکانی و لە فرشتی وەختە تێتەوە بیرم ئەزانم بۆچی لە مەریوانە ئەو ڕادیکالیزم و ئەو زوو هاتنە دەسەر بە ئیسلاح ئەخۆڵقێت و ئەمە جێگەی دڵخۆشی گشتمانە. وهروها آخرەوە یەک کەلیمەیەکی من لەبیر نەچێت ئێوە تماشاکەن لە مبارزەی مەعەلمانە تا بەر لە ئەم قیامەکە ئاوا گەرم و بڕ لە بازاڕا بوو ئەو شارە بچکۆلەی مەریوانە چ لە ڕاهبەریەکەیەوە لە شرکەتکردنەوە لە چه مەدرسەکانیەوە بە ئەنازەی خۆی لە خۆی زۆرتر وەکو شارێکی چکۆلە لە ئێرانە نەخشی هەبوو دەوری ئەنوار. ئەمانە هەموو ئەو دلایلن کە مەخسوسە مەریوانی لەم چەند ڕۆژە خستە سەر زمانان یا جارێتر خستە سەر زمانان و بووە باعث ئەوە کە عەتفی جامعە و خەڵکی پێ تەوەجۆ بکەن. زۆر سپاس زمان و گوزارگەر لە قسەکان تا دووسێ کەلیمەت باس کرد منی کونجکاوتر کرد کە سوالێکی تر بکەم زۆریش وەختمان نەماوە 5-6 دقیقە وەختمان ماوە خۆت باس کرد کە لە شاری مەریوانۆدی دیارە خۆت خەڵکی ئەوێ و جیالەوەی خەڵکی مەریوانی معەلیمیش بووی و هیوادارم توانین لە بەرنامەیدا لە بەرنامەکانی داهاتووە بتوانین ئەو تاریخی کە مەدی نەزەری تۆ لەبگەڕێنەوە بۆ 30-40 ساڵەوە پێشیش ئەو سنەتە جێکەوتوانە ئەو سنەتانە کە باعث بووە ئەم شتانەی ئەمڕۆ ئەم دەستاوەردانەی ئەمڕۆ لەم شارە سەر هەڵبدا بتوانین چینە سەر ئەو تاریخا. حەزەکەم بە تەوەجێ بەوەی کە خەڵکی ئەو شارەی و ئەم نمونانەشت باس کرد لەم شرایطە حەساسەیە لەم ڕاپەڕین و قیامەی خەڵکی ئێرانە چه پەیام و نوکتەیەکتەیە بۆ ژنان و پیاوان و جوانانی ئەو کۆمەلگای ئەو شارە. من داوا لە خەڵکی تێکۆشەری مەریوان ئەەکەم کە ئەم قیامە حازرە هەروەها بە سازماندراوی و بە تەدبیر و بە ڕاوێژ و بە ژیری بەرنە پێشەوە لەبەر خاتر چەند شت یەکێکی ئەوە ئاگایان لە خۆیان بێت هەر جوانێک هەر بنیادەمێ و کوڕێک وە بەدەست بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی زەرەر و خەساری زۆرە لە بەرەی شۆڕش و لە بەرەی ڕاپەڕین ئێمە ئەم ڕۆڵانمانە ئەم بنیادەمانەمان لەسەر ڕێگا پەیان نەکردووەکەوایە ئەبێ زۆر بیابن لە ئەو ڕابطە ئەمە بەشێکی بەوە تەزمین ئەکرێت کە سازماندرا و بە نەخشەوە حرەکەت بکەن هەروەها کە خۆیان تشکیلیان داوە ئەم کۆمیتەی مەحەلاتە یا ئەو تەشەکلانە کە لە مەحەلاتە بە وجود هاتووە ئەتوانێت ئەو ئەبزارە بێ کە تۆزێ نەتۆزێ زۆر کۆمەک کا بە ئەوە کە ئەم ئەمرە پێک بێ یانێ ببێتە باعث ئەوە کە زەربەی زیاتر لە دوژمن بوەشن بێت و زەربەی کەمتر بخۆی ئەمە مەسلەیەکی زۆر مهمە. مەسلەیەتر کەوا هەیە ئەبێت کۆمەڵانی خەڵکی زۆرتر داوا بکەین ئێمە بێنە ناو ئەم قیامەوە بێنە ناو ئەم ڕاپەڕینەوە هێشتا ئێمە خۆمان ئەزانین بەشێکی چکۆلە لێ ئێمە هاتوونە سەمەیانەوە ئێوە تەسەوری کەن ئەگەر ئەو نەیتر لە مەرگم لە سەراسەری ئێرانە بخڕۆشێت جمهوری ئیسلامی لەوە زیاتر پاشەکشێ پێکرێت لەوە زیاتر چۆکی تێتە لەرزە ئەمیشە وەزیفە و ئەرکێکی ترە بۆ بەشداریکردنی دانی کۆمەڵانی زۆرتری خەڵک تەبلیغکردنی زیاتر بۆ ئەوە کە خەڵکێکی زۆرتر بە ئەم ڕاپەڕینەوە
پەیوەست بن بۆ ئەوە بتوانین لە شەڕی جمهوری ئیسلامی بە ئیسلاح نەجات پیا بکەین. مەسەلەیە تر وا من بە نەزەر من هەر لەم بارەوە مهمە، ئەویش ئەوەیە کە ڕوو بکەن لە بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی، ئەوانەی مەحەلی بەتایبەت پێیان بڵێن بڕوا بکەن جمهوری ئیسلامی ئەڕوخێت، بڕوا بکەن جمهوری ئیسلامی نامێنێ، ئیمڕۆ یا سۆزی یا هەر وەختێتر جمهوری ئیسلامی تازە بەڕاستی خەڵکوتیانە جمهوری ئیسلامی نەمیخاین یانە جمهوری ئیسلامیان ناوێت، پێیان بڵێن کە سەرنوشتی خۆیان بەوان بگرێ نەدەن، پێیان بڵێن چەکەکانیان بدەنە تەحویڵ شۆڕژگێڕان، ئەگەر نایدەنە تەحویڵ شۆڕژگێڕان دانێن و لە ماڵ خۆیان دانیشن چەکەکەیان بنەوە بە حەجێکی پێ ئەکەن بارەحاڵ، بەڵام ڕوبەڕووی خەڵکی شۆڕژگێڕ نەیگرن. ئەوان ئەو کەسانن وا مناڵەکانیان لەگەڵ مناڵی خەڵکێک وا ئەوان خەریکن تەقەیلی ئەەکەن لە مەدرسان، لەگەڵ ئەوانە گەورە بوون، لە شارێکن، لە منتەقەیەکن، ئەوان ئەم نۆکەری و بەکرێگیراویان بۆ تا ئاخر ناچێتە سەر. جا ئێوە تماشاکەن بە سیجی چی ئەکا بە ئینقلابیۆن لە ئەملا ئەولا، تماشاکەن بە چ بێ بەزەیانە خەریکن ئەدەن لە کچان و لە کوڕان، داوایان لێ بکەن بڵێن ئێوە هێشتا وەختان هەیە بۆ ئەوە بێنە ڕیزی مەرجمەوە، ئەگەرنا سەرنوێشتان زۆر تاڵە بێ، ئەگەرنا ئایندەتان معلومی ئایندەی خۆتان و کەسوکار و بناڵ و ئەمانەتان چی پێێت، ئێمەش لێرەوە پێیان ئێژین بم بەکرێگیراوانە. ئیتر بەسیە ئیمڕۆ ئەو ڕۆژنیە کە هێشتا لە پاڵ داری لەرزۆکی جمهوری ئیسلامیە بمێنەوە، واز بێرن دانیشن ڕووکەنە ناو خەڵک ئایندەی ئێوە ها لە ڕووخانی جمهوری ئیسلامیە کۆمەڵانی خەڵک بۆ ئەمە تەسمیمیان کردووەوە ئەم چرخە و ئەم تاریخە بەرەودووە ناگەڕێتەوە. زۆر سپاس هومانی و گوزارگەر بۆ تەوزیعەکان و بۆ بەشداری لە بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. مەمنون ماندوو دەبنێوەش. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو حەوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە هەر کوێهان ساخی و سەلامەتیتان ئارەزومانە، شاد و سەرکەوتوو بن.